سڵاوتان لەبێ من ڕەوەندەم لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. قەیمقامەتی سلێمانی لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای دەکات جێگری سەرۆکوەزیرانی هەرێم بۆ کێشەی گوندی توەسپی هاتوتە سەرخەت و کێشەکە چارەسەر دەکرێت. ئەوەش ئاشکرا دەکات بۆ چارەسەری ئەو کێشەیە شارەوانیەک لەو سنوورە دروست دەکرێت لەبارەی کێشەی ئەو گوندە کە شەوی ڕابردوو بەهۆی دروستکردنی چەند خانوویەکی زیادەڕۆیی ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا. ئاوەد محەممەد بە ئامادەبوونی بەڕێوبەری ناحی بەکرەجۆ و بەشی یاسایی قایمقامەتی سلێمانی ڕایگەیاند پێشتر هەوڵی چارەسەرکردنی کێشەی زیادەڕۆی ئەو گوندەیان داوە و لە ڕێگەی دروستکردنی شارەوانیەک و جیاکردنەوەی سنووری گوندەکە، بەڵام دانیشتوانی گوندەکە چاوەڕێی ئەو هەوڵانەیان نەکرد بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە شێوەیەکی یاسایی. ئەمڕۆ 455 مامۆستای زانکۆی سلێمانی بەهۆی وەرنەگرتنی زەویەوە گردبوونەوەی ناڕزاییان ئەنجامدا و دەژڵێن بە یادداشت داوای ئەو مافەیان کردووە، بەڵام وەڵام نەدراونەتەوە. ئەمە لە کاتێکدا چەندین جار بەڵێنیان پێدراوە لەلایەن حکوومەتەوە. ئێمە وەکو مامۆستایانی زانکۆی سلێمانی کە ژمارەمان 455 مامۆستایە بێبەش بووین دوو جار لەو مافە سەرەتایی خۆمان کە ئەویش دوای وەرگرتنی نازناوی زانستی هەر مامۆستایەکی زانکۆ ئەبێت کە پارچەیەک زەوی وەربگرێ. لە ئێستادا ئێمە کە بەڕووبەری 82 زەوی زانکۆی سلێمانی بەبێ ئەوەی کە ڕەزامەندی ئەنجومەنی زانکۆی لەسەر بێ دراوە بە کۆمپانیایەک یاخود دراوە بە کەرتێکی تایبەت، ئێمە داوای گەڕانەوەی ئەو زەویە ئەکەین بۆ ژێردەسەڵاتی ئەنجومەنی زانکۆ. یعنی نازانین بۆچی ئەم بابەتەمان وای لێدی ئەوەی کە بەلای ئێمەوە سەیرا لەم کاتەیە کە ئێمە خەریکی ئەم بابەتین 82 ئۆلک زەوی زانکۆی سلێمانی دراوە بە کۆمپانیایەک بە ناوی هەر ناوێکەوە بێ هەر چۆنچۆنایەک درابی ئەویان بۆ زانکۆی بەجێڵین بەڕاستی لەبەرەوەی زانکۆ سەرۆکی زانکۆی هەیە ئەنجومەنێکی هەیە. ئەوەی کە ئێمە داوامان کردوتمان ئەو 82 زەوێتان داوە بۆ کۆمپانیایە ئێ باشە پارچەی تریشەیە بیدەن بە مامۆستا ناسوودمەندانە ئەوان نووسراوێکیان کرد لە نووسراوەکەی ئاماژە بەواکەن کە نەخێر ئەمان ئەو زەویان نەیەوە بۆ کۆمپانیایە و پێشێلی دەسەڵاتەکەیان کراوە لەبەرەوەی دەسەڵاتی ئەو زەویانە لە دەسەڵاتی ئەنجومەنی زانکۆی سلێمانیایە. ڕاستی کێشەکەی ئەمە کێشەی ئەرزەکانی زانکۆی سلێمانیە کە بە شێوەیەکی نایاسایی دراوە بە کۆمپانیایەک و ئێمە ژەڵین چۆن ئەرزە هەیە زانکۆی سلێمانی بۆ کۆمپانیا بۆ ئەرزە نەبێ بۆ ئێمەش کە چەندین ساڵە ئەوە لە 2015 ئەم کێشە سەرێڵاوە بە دوواداچوونەکەین و داواکاریمان پێشکەش کردو هەموو دۆکیومنتەکانمان گەشتۆ دەستی کاک قوبا تاڵبانی، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان دەست نەکەوتەوە. چەندین بەرپرسمان چەندین جار دیوە و هەموو جارەکان ئەڵێن ئێوە خاوەن حەقن و خاوەن قەزێن، بەڵام هیچ کامان تا ئێستا هیچ حەلێکیان بۆ ئێمە نەکردو. بەشێک لە گەنجانی بادینان داوادەکان نافۆرمی هەڵبژاردن و لە ڕۆژی دەنگداندا هاوڵاتیان ناوی مامۆستا بەدەل بەرواری بنووسن وەک ڕەمزێک بۆ ئەو ستەمەی بەرامبەر خۆپیشاندەران کرا و چالاکوان و ڕێکخەرانی خۆپیشاندانەکان بە تۆمەتی جیاجیا دەستگیر کران. ئەمە لە کاتێکدا ماوەی زەتر لە ساڵێکە ژمارەیەک ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی لە بادینان دەست بەسەر کراون و لە شوباتی ئەم ساڵیشدا دادگای تاوانەکانی هەولێر 5 گیانی دادگایی کرد و سزای 6 ساڵ زیندانیکردنی بۆ هەر یەک لەوان دەرکردووە. خەلکێکی حتا هەم دەخشین بێت کە بچێت دەنگی وێ دەسەڵاتی بدات بەڕاستیژی پێدوی خوداچوونێ هەم دەسەڵاژ پێدویە خوددا بچیت هەمژی خەلکێکی پێدویە سەرخ و ڕاوەستیتن حتا کەنگی ئەوێ زوڵم و زوریە سەرخ و قەبیل بکات و بچنە سەر سندوق دەنگدانی دەنگی وێ دەسەڵاتی بدەن پێدویە خەلکە ئێدیل خوب بزەوریتن یان بلا هەمی بچن دەنگدانی دەنگی سەر وەرەقێن خۆی دەنگدانی چێکن بەدەل بەرواری و مامۆستایەکە سەر حقوقت وهاتیە دەستە سەرکردن خەلکێ دووکێ. لێپرسراوی بەشی کاروباری وزە لە بەڕێوەبەرەتی گشتی کارەبای سلێمانی ڕوونکردنەوەیەک لەبارەی قەرزی کارەبا و بڵاو دەکاتەوە و ڕای دەگەیەنێت داهاتی کارەبا ئەم ساڵ تا کۆتایی مانگی هەشت بەرامبەر بە هەمان ماوەی ڕابردوو زیادی کردووە. دەژڵێت قەرزی کارەبای هاوڵاتیانیش دەکرێتە 12 قیست. دەژڵێت بەشێک لە کارگە گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی پارەیان داوە، بەڵام بەهۆی تەواو نەبوونی مامەڵەکانیان بڕی پارەکانیان بۆ ناو داهاتی ئەو هەشت مانگە نەهاتووە و لە داهاتی مانگەکانی دوای هەشت دەردەکەوێت. بۆ پاراستنی پرۆسەی کشانەوەی هێزەکانیان لە وڵاتە ئەمریکا 2000 سەرباز ڕەوانەی عێراق دەکات. ئەوە ژاشکرا کراوە ئەرکیان پاراستنی پرۆسی کشانەوەی هێزە شەڕکەرەکانن لە عێراق و ڕێخستنی ئۆپەراسیۆنەکانن لە دژی داعش. ئەمە لە کاتێکدا بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ سەرجەم هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە بنکە سەربازیەکانی عێراق و هەرێمی کوردستاندا بکشێنەوە.
لە شارپرێسە و هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.